مانگی شعبان مانگی قورآنە تابعیەکان ئەگە سەیری ژیانیان کەی دەرەکەوێت کە لە سەحابەکان و وەریان گرتووە مانگی شعبانیان بە مانگی قورآن لە قەڵەمدا. ابن رجب ئەفەرمێ رحمه الله بەسەنەدێکی ضعیف هاتووە لە ئەنەسەوە ئەو دەفەرمێ کە موسڵمانەکان مانگی شعبان بەهاتبایە سەریان ئەخستە سەر مصحەفەکان و سەر قورآنەکان. هەل لەبەر ئەمەیە لە ناو سەلەفە بە مانگی شعبان وتراوە مانگی قورآن خوێنەکان شهر القراء. ئەفەرمێ وأخرجوا زكاة أموالهم هەل لە شعبانە زەکاتی ماڵەکانیان دەرەکرد. وەکو تێتە بیرم لە وتارەکانی پێشوە ئاماژەم کرد لە خزمەتانە وتم ئەوەی کە ناو خەڵکە باوە لە ڕەمەزانە زەکات دەرەکرێت ناڵم بیدعای ئاگاتان لێبێ و ناڵم باش نییە ئاگاتان لێبێ، بەڵام ئەوەی ناو خەڵکە باوە ئیسلام ڕەمەزانی دیاری کردووە ئاگام لە وشەکانی دەمی خۆمە، ئەوەی ناو خەڵکە باوە کە شەرع ڕەمەزانی دیاری کردووە بۆ زەکاتی ماڵ دەرکردن شەرع شتی وای دیاری نەکردووە. بەڵکو دێتە بیرم خزمەتم کرد وتم ئەوەی کە لە زوهری و لە پێشینانواتوە ئەڵێن محەڕەم مانگی دەرکردنی زەکاتە چونکە مانگی یەکە عادەتەن مانگی یەک لە مانگی یەکە حساباتی ماڵەکرێ و هەموو ساڵی خەڵک هەتا حکومەتیش وایە یعنی هەر بۆیە گەر متابعە بکەن هەموو ساڵێکی تازە پێش ساڵی تازە تقریبا 25 مانگ ئەڵێ چەند ڕۆژێک معاملەی دائیرە ڕائەگیرێ بۆی جەرد و حسابات و ئاکرێ. عادەتەن مانگی یەک حسابات دەکرێ و زەکاتی ماڵ دەرەکرێ. جا لەم ئەثەرە ضەعیفەش تەماشاکەی ئاماژە بە مانگی شەعبانەکە کە بەشێکیان مانگی شەعبانیان حساب کردو. على كل لمانگی ڕەمەزانیش بێ وەکو ئەثەرێکاتوە لە عوثمانەوە رضی الله عنه سەنەدەکەی لێوی صحیحە کە فەرموویەتی زەکاتی ماڵەکانتان دەرکەن هەر مانع نییە و ئیشکالی تێدا نیە ئین شاء الله تعالى. و زەکاتی ماڵەکانیان دەرەکرد بۆ لە شەعبانە زەکاتی ماڵ دەرکەی هەنی مناسبەتی زۆر جوانی تایە. پێمان ئەڵێ لەبەر ئەوەی کەوا تەقویەة للضعیف والمسکین على صيام رمضان هەل لە ئێستاوە با کابرای هەژار ڕەمەزان تێت ماڵی بەتاڵ نەبێت تەلاجەکەی بەتاڵ نەبێت با مەخزەنەکەی چۆڵ نەبێت تەلاجەکەی با لە ڕەمەزانە پڕ بێ. مسلمانان لە ڕەمەزانە تەلاجەکەی ماڵیان پڕ کردووە ماڵی هەژارەکانیان پڕ کردووە ماڵی نەدارەکانیان پڕ کردووە بۆی بەسکێکی بەتاڵەوە و تەلاجەیەکی بەتاڵەوە و ماڵێکی خاڵیەوە پێشوازی لە ڕەمەزان نەکا ئامادەیان کردووە بۆ ڕەمەزان. سەلەمەی کوڕی کوهایل ئەڵێ كان يقال شهر شعبان شهر القراء أيانوت ماني شعبان ماني قرآن خوينكانه لبروي قرآن ينزور تداد خوينت. حبيبي كوري بثابت فرمي إذا دخل شعبان قال هذا شهر القراء شعبان بهت بايا ماني قرآن خوينكانه. عمري كوري قيسي ملا إليه وهاتوا إذا دخل شعبان أغلق حانوته وتفرغ لقراءة القرآن. لا شعبان دكانك إذا أخست أيوة رأيت الخوم أمادة أكم بو قرآن